گێژان لە گێژی پەرچەمی تۆ سەر و ماڵ و ژیانمدا بەماچێ وتت پێک نایە زۆری من کەمی تۆ وتت پێک نایە زۆری من کەمی تۆ هروژمیان کردە دێڵ تیپی مژۆڵێ بە خوێنبارە و کران جێژوانی چۆڵێ دەستی دێڵ بگرە خوێن ڕێژی هەتاکەی بەزەی کرد بێ بەدڵ داری کڵۆ بەزەی کرد بێ بەدڵ داری کڵۆ دڵم تەنگە وەکو غونچەی دەمی تۆ سەرم گێژە لە گێژی پەرچەمی تۆ سەر و ماڵ و ژیانمدا بەماچێ وتت پێک نایە زۆری من کەمی تۆ وتت پێک نایە زۆری من کەمی تۆ چشمی ئاگرێن کۆڵمی گەشی تۆ لە مەلحەت دەمترێن بەرچی ڕەشی تۆ بڵێم وەیەکچی دەچی هەر گوڵ دەزانێم لە گوڵ ناسکترە ناسک لەشی تۆ لە گوڵ ناسکترە ناسک لەشی تۆ دڵم تەنگە وەکو غونچەی دەمی تۆ سەرم گێژە لە گێژی پەرچەمی تۆ سەر و ماڵ و ژیانمدا بەماچێ وتت پێک نایە زۆر
زۆر